37 ساڵ لەمەوبەر لە درێژەی سیاسەتی پاکتاوی ڕەگەزی و جینۆسایدی گەلی کورد ڕژێمی پێشووی بەعەز تەواوی دانیشتوانی ناوچەی باڵەکایەتی بۆ کۆمەڵگا زۆرەملەکانی هەرسێ پارێزگای هەولێر و دهۆک و سلێمانی ڕاگواست. باڵەکایەتی بەجارێک گوندەکانی لەگەڵ زەوی تەختکران و ئاوەدانیەک لە سنوورەکە نەما و ژێرخانی ئابووری ناوچەکە داڕما. بەشێک لە شایەت حاڵانی ئەو ڕۆژانە ڕووداوەکان بۆ پەیام دەجێڕنەوە. قۆناغ بە قۆناغ باڵەکایەتیان ڕاگواست و بۆی کە شۆڕشی نوێ کە دەستی پێکردەوە ئەو دەعمە ببڕن لە پێشمەرگە نەتوانێتن لەو گوندانە بمێنێتەوە هەم داعمی مادی و داعمی بەشەریان هەبێتن. لەبەرەوە هەتا وەکو ساڵی 1983 کۆتایی ئەتوانم بڵێم بە گوندەکانی باڵەکایەتی هاتوو و هەمیان ڕاگواستن. چاوەڕوان دەکرا کە تاکە شوێنێکە بە باشترین شێوە پاداش بدرێتەوە و خزمەتی بکرێ باڵەکایەتی، بەڵام بەداخەوە کە ئێستا قسەت بۆ دەکەم کە ساڵی 2020 تاکو ئێستانەکە باڵەکایەتی ئەو خزمەتەی پێ نەکراوە کە شایستەی بێتن و ئاوڕی لێ نەدراوەتەوە جا چ لە ڕێگاوبانەکەی دەڵێ، چ لە خانوبەرەی دەڵێ، چ لە کارەبای دەڵێ، چ لە ئاوی دەڵێ، لە هەر شتێکی بڵێ، لە قوتابخانەی دەڵێ، لە سنتەرەکان دەڵێ، لە هەر شتێکی بڵێ باڵەکایەتی بەڕاستی ئەتوانم بڵێم یەکێکە لەو شوێنانەی کە پشتگوێ خراوە و خزمەتی نەکراوە لەلایەن هەم برادەرانی پارتی و هەم برادەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان. سەبەبەکە ئەوە بوو کە بڕیاری سەدامی ئەوە بوو ئەو جیانەی کە پێشمەرگەی تێدا بۆ وەختی خۆ شۆڕشی ئەیلولیش یان ئێستاش دەستیان ئەگاتێ هەمووی تەرحیلکە. یانی چکە ئەوەی زانی ئەوانە لە دەرێنە پێشمەرگە لە دەرێ هەمووی بەنانی خەڵکی بوون، نانیان نەبوو بخۆن. خۆ حیزبەکان چیان نەبوو بدەنە پێشمەرگەی و بێنە دیوی عراقی حرەکەی بکەن، دەبوایە ئەو خەڵکە بەخێویان کە بەداخەوەی ئێستا منەتیان بەو خەڵکەی نەمایە، ئەگەنا هەموو خەڵک بەخێویەکردن شەو و نیوە شەو و پێشمەرگە داهاتووی. باڵەکایەتی هەردەم پەناگەی شۆڕشەکان بووە، هەر بەهۆی هەڵوێستی کوردانە و نیشتیمان پەروەرانە خەڵکی ناوچەکە ڕوبەڕووی بۆردومان و گرتن و کوشتن و ئاوارەیی بوونەوە و ژیانی خۆیان و ئارامی ماڵ و منداڵیان کردە قوربانی شۆڕش و کوردایەتی. ئێستاش دوای 37 ساڵ لە ڕاگواستن و وێرانبوونی ناوچەکە شتێکی ئەوتۆ بۆ خەڵکی ناوچەکە نەکراوە کە لە ئاس قوربانی و چەرمەسەریەکانیان دابێت. لە کاتێکدا سەرانی ئەو کاتی شۆڕش کە لە باڵەکایەتی بوون زۆربەیان ئێستا لە دەسەڵاتدان. بەڵام بەداخەوە ئەوەی کە بینیمان لە دوای ڕوخانی ڕژێمی باسیش کە کورد کە لە پێناوی ڕاگواسترا و ئەو خەڵکەی کە لە شاغ بوو کە هاتنەوە جارێکی تر و حکومڕانی میلەتی کوردیان کرد، بەداخەوە لە چەند ڕوویەکی تر میلەتیان چەوساندەوە، برسیان کرد و ستەمیان لێ کرد ئەو زوڵم و ستەمەی کە ئێستا کە ئەبیندرێ. باڵەکایەتی برین هەر لەو کاتی ڕابرین ئەوەی حیوانی هەبوو، ئەوەی مێش و شتیوالی هەبوو، ئەوەی زەراعەتی هەبوو، ئەوەی کشتتوکاڵی هەبوو، هەر هەمووی خراپ بوو. هیچ کەس شتێکی وای پێ نەهات کە دوو دەرەمان بینیت. وەڵای وەکو عامە وەکو برین ئەوەی کە خەڵک مستەفید بووبی هیچ نەکرایە. شاڵاوەکانی ڕاگواستنی باڵەکایەتی بە چەند قۆناغێک دەستی پێکرد. سەرەتا لە ساڵی 1970 شاڵاوەکە زۆرینەی ئاواییەکانی گرتەوە، بەو هۆیەوە زیاتر لە 90 گوند بوون ڕاگواستران. دواتر ساڵی 1970 ناحیەی سمیلان و دۆڵی ڕوستی گرتەوە. ساڵی 1983 دوا قۆناغی ڕاگواستن پیادەکرا کە تەواوی باڵەکایەتی گرتەوە بە قەزای چۆمانیشەوە کە سەنتەری باڵەکایەتیە. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، دەڤەری باڵەکایەتی.